عزمنا هندسي ميكانيكا زياتر لبر يارمتي بابنا نوشتي ربط مان هيلو دي عزمنا زياتر هرشتقي يارمتي بابنا تكون أتامي ما قرداري مم لێرە لە نێو دەنجی ئامێرە قورسەکان و هەروەها ڕۆن و گریز چیرۆکێکی جیاواز هەیە کە قوتابیەک بە ناوی محەممەد حەدنان کوردی ڕۆژاوایە لێرە ڕۆژانە لەگەڵ باوکی کاری کردووە و هەروەها لە پۆلی 6 یاخود پۆلی 12 نمرەی 98 بەدەستێناوە ینی جگە لەوەی لە کاری خوێندنی و هەروەها یارمەتی باوکیدا و دەچمە لای خۆی ئێستا ینی ڕاستەوخۆ خەریکی کارە لێرە بابچینە لای خۆی کاک محمد ماندوو نەبی پیرۆزیش ئەو نمرە بەرزە بەڕێزی ئەوم بۆ بکە ڕۆژانە چۆن دەدخین هەم باس لەوەی کرد یان یارمەتی باوکیش دەدا و دەشتخین چۆن بوو طبعا والله يعني سرتا بسم الله الرحمن الرحيم او ها هم بفضل خداي قوري طبعا يا كم جار خينا كم مهم تربو اوجد يارمتي بابشو والله يارمتي بابشو بزينه ديش يعني دات ميرش 12 لقى بابشو يارمتي داو بو قرمش دات 12 غيري عينم ثاني يعني تعامل كم نوتو 8 بوينت سن بدەستێن نوت 8 فيت بله باشە ڕۆژانە چەند کاتژمێر دەدخین مادەم داهاتی کاریش بەخوای نێڕوانەکە و عەسرەکەی نەمدەخین لەبەس نەعە شەوانیش دەمامەوە تقریبا ساعات 3 شەوێ هەتا 4 شەوێ يعني تقريبا جار باش خەون لێ دەکە لە سەکتاوی بەڕاستی چ بەشێکت داناوە بەخوای عزم لە طبیەکان نییە بەس جارێ عزم لە هەندسی میکانیکە زیاتر لەبەر یارمەتی بابنا لەو شتەی ڕەبتمان هەیە لەو دێ عزم لێ زیاتر هەر شتێکی یارمەتی بابنا چونکە ئەتامای مە قەرداری مەمن لە پۆلەکانی مەسە پۆلی 11 و 10 ئەوانش دەرەجەت باش بەڵێ طبعا بەڵێ لە پۆلیدا معدن نۆت 3 بوو لە پۆلی 11 معدن نۆت 5 بوو بەڵێ گوتت یارمەتی چەند هاوڕێیشم داوانش دەرەجێ باشانی ناوە تقریبا ئێستا دە تەڵەبە مەیە لە خولی دووشتان دە تەڵەبە برادریشم مەیە لە بۆ خاتریوان بەتەمام خولی دوو چمە ماریان و بەبێ بەرامبەر وەست برادراتی دوو تەڵەبە 85 جاینەیە سێ تەڵەبێت کە 72 دیانینە هیچ مامۆستای تایبەت و خولوانێت نەخێر نە هاوینە نە مامۆستای تایبەت نە هیچ هیچ مەگارنینەوە هەر بخۆم بتەنێ ئارێ الحەمدولله ئەو دەستانی کە لێرە ڕەش بووە بە گریز و بورغیکردنەوە شەوانە بە بلیمەتانە دەتخوێن تا ئەم نمرێ شەوانە دەشورا و دەهاتە سە قەڵەمەکەی بەکاردێنە ینی بە ڕۆژ سپانەت لەدەست بوو سپانە بوو بە شەوانش قەڵەمەکە بوو چ پەیامێکت هەیە بۆ پۆلی 12کان کە چۆن بخوێنن ینی بێزار نەبن هەتا ئەو نمرە باشانە بێن بەخۆی پۆلی 12 یەک شتە بخۆی بەس بەردەوامی مهمە بەردەوامی بێزار نەبوون و بەردەوامی چونکە ئێستا هیچ قسەش بخینی قەینە باران دنگ دێتە خوارێ بەڵام جاربار لافاوی دروستەکەوە یانە بەو دنگکردنەکانە لێ سەبر بخینەوە بەس بەردەوامی باشتر باوکت باس لەوەی کرد کە لە ڕۆژ ئاواشەوە هاتوونە ئێرە بەڵێ خەڵکی بەڵێ کوردی ڕۆژئاوا بووم خەڵکی کۆبانێم هات مێرە و وەڵای یەکەمەکان زۆر قورس یان تێنە دەگەیشتم هیچ لە زمانەکە و بەڵام شەعف سارم لێرە چوومە پۆلی یەک و پۆلی دوو یعنی بەڕاستی هیچ زمانەکەم نەدەزانم والله سەبر هەراندا کردمە نامێشکم خلاص گوتم ئیلە دەبێ ئەو زمانە فێر بووم دەمتانویستم زمانەکانی تکەش یعنی لێرە هەبوو عەرەبی هەبوو سووری هەبوو کوردی بادینی نەدەچوون عەزم لەو زمانی بوو کردمە هەدەفی خۆم و ئێستاش ماشەڵڵا الحەمدولله ماشەڵڵا هەم گەنجێک هەم ینی کابرایەکی بلیمەت هەم کابرایەکی کارسازیش بەڕێزێتی الحمدلله رب العالمين سريم بلند كري بعاقر باخلاق الحمد والشكر اجر الزام والله الحمد والشكر يا رب لە ساڵی چەندەوە هاتوونەتە هەولێر 2014 من 2011 از هات ما عربت بتاني 2014 كوباني او نهاتن پشتیوانی دەکەی لە کۆلێژیش ئاوا بەڵکو نمرەی باش هر پشتیوانی دەکەم حتى اخری